کاگە عیماد ئەو کاتت باش کاگە عیماد. کاگە عیمادە تو پارێزەری لالالاڤی وەنیە؟ بەڵێ جان. کاگە عیماد خەواڵە چەند بە ئێمە گوتیە کە ئێوە شوقەیەکی زۆر زیاتر لە 1150 شوقەیە ماوەی ساڵێک تێپەڕیە کە عەقدتان لەگەریان کردیە ئەگەر لە ماوەی ئەو ساڵەی تەواونە ئەو مودەتەی پرۆتۆکۆلەکەی نووسیتان مانگانە $300 قەرەبوو دەدەنەوە ئەڵێن یەک فلسمان نەدرایتەوە لێشمان زۆر بێمنەتە بەڕێزت ئەڵێن زۆر بە بێڕێزانە مامەڵەیان لەگە دەکەی. کاک عیماد کۆمێنتت چی لەسەرەوەی؟ کاک قادر ئەمە بایەشتی بەبرای خۆم برێم موضوعی مەحامی عام يعني ئەگەر هەرچی زانیشتووە عام مەحامی ئەگەر تەشی کرد لە بەرژەوەندی بەرامبەرەکەی نەبوو ئەوە دەڵێن مەحامیەکی خوانە ناسە و ئەو شتانەیە بەڵام ئەگەر مەحامیەکە لە بەرژەوەندی قسەی کرد و سەلاح دێن مەحامیەکی زۆر چاکە و پیاوی باشە ئەوە عام باشە برێ من بەڵێ ئەتو ئەو پرۆژەی باسی دەکەی پێدێن ڤینۆس تاوەر باشە ئەوەی نزیک مەتاڕی هەولێرە لالاڤ ئێرپۆرت بەڵێ نەخێر لالاڤ ئێرپۆرت ئەوەیە تو دێ لالاڤ ئێرپۆرت ئوستا ئەمە عەقدمان لەگەریان کردیە لە عەقدەکەی نووسیتمان ئەماوەی 18 مانگی کارکردن لەناو دەکەین تەسمیلتان دەکەین باشە بەڵێ وایە هەندێک تاخیر بوو ئەو خەڵکە دێتن 18 مانگی کارکردن ناکاتن ئەمن دەرم کاکە تەقویمی حساب دەکەن ئەم کاکە 18 مانگی تەقویمیە ئیتو حساب دەکەی کە 16 مانگە کارکردن جیاوازە لە اختصاصی محکەمەیە یان اختصاصی محکەمە مانگی کارکردن دادنێ باشە برای بەڕێز ئەوان دێن دەرێت ئێستا شتیوە من وەکو مەحامی پێم گوتێ کاکە عەقدەکە تێ عەقدەکەشت هەموو مافێکی تێدایە باشە مافی تو تێدا زامن کرایە بە مەحامیان پیشان بدەن و شتیەوە دەرێن ئێستا دەمانەوێت دێن کاکە عەقدی ئەجری ئیجاری ئەجری مثلی پێدرێت ئەجری مثل لا دەبی 2 مەرحەلە هەبیتن ئەو قانونیە یەکە چا پێدەوێت ئیستیلامی فعلی ئیستیلامی ئیفترازی لەناو عەقدەکەیدا هەیە ئیستیلامی فعلیش کە ڕوو بدا پرۆژەکە تەواوی وەردەگرنەوە دەرێم لەو دوو تاریخەی کە وەرتانگرتەوە ئەو وەختی بێتنە بەردیری خۆتادەتان بستنە محکەمەی بە 2 جەلسە حاکم ئەوەشی دادەنێتن دەرێ ئەوەندە مانگەی کارکردنەوە و غەرامەی تەخیریتان نەبوو دەبەسێتەوە ئەوە وەکو مەحامی ئەوەندەی دەرێت چونکە ئەمە ساحێب نیم من ناتوانم بێ ئێستا دەدەمەوە ئەوە دەدەمەوە ئەو زەکاوە هەردە خەڵکەوە دەرێت خەڵک تووڕە دەبێتەوە لە پێشە منیش ینی قسەیان کردن کات وەڵی لە گوڵی جوانی پێ نەگوتنیم کاتە عەقدەکەت وازەحە دەتانی بچێ محکەمە یان نیشتیشاری مەحامیەکی پێ بکەی کاک عیماد برا پرۆژەکە لە 15/10/2022 باید تەواو بی ئەگەر هەموو جمعە و خوای قەوس هەموو کاتی پشوو باران و ناخۆشیەکانیش لێ فرێدەی دەبایە لە 15/5/23 تەواو ببایە ئەنگۆ تو لە عەقدەکەی لەگەریان کردیە هەر مانگێک تاخیر بی $300 قەرەبویان دەدەنەوە باشە بۆ ئێستا تەخیر بووە لۆ $300 نادەنەوە لۆ بستنە محکەمەی والله برادر ئەو داوا ئەوە ڕێی مدیر بەو نەوعەی ئەوەی دەکاتن مدیر چێ ینی چێ مدیرە چکۆ تو عەقدەکەت کرد ئەتۆ عەقدەکەت کرد بەڵێ من عەقدم کردیە بە سیفەتی وەکیل عەقدمان کردیە بە سیفەتی شەخسی کۆم نەکردیە ئەو شتانە هەر عەقدەی جیاوازە هەندێکێ مانگێک هەندێکێ 3 مانگ هەندێک 4 مانگ زووتر تاقیتری تێدا یعنی شتێک نییە برێ عام بیدەمەوە برا 1125 شوقەیە یعنی ئێستا غەدرێک لەو خەڵکەی دەکرێ وەکو دەیان شەریکەی تر ساڵێک تێپەڕیە لە وەختی خۆی لەناو عەقدەکەی نووسرایە $300 دەدەنێ لە هەر مانگێک تاخیر بی ئێستا پێیان دەرێن بڕۆ لە خۆتان شکایەت دەکەن
لەشک محکەمەی هیچتان بەدەست ناکەوی لەبەر ئەنگۆ پشتان هەیە وهانیە کار قادر پشتمان هەبین شتیوانە بەخۆی داواشمان هەیە لەوانەیە کابرا ئێستا لە دوو بیتن داوا بکاتن بەس ئەتا ئیستیلامی فعلی ڕوو نەداتن حەقی عالەمێ دەڕوە ئەوەش دوو مانگە تقریبا مانگنی وەک ئەوە بووە دەبا ئیستیلام بکەین یعنی تەواو بە پێی بەرنامەی برا ئەوە ساڵێک تێپەڕیە کاک بەپێی بەرنامە گوتم نەوە بەپێی عەقد گوتم بەپێی بەرنامە قسەکان بە دەقیق دەکەم کاک قادر بەڵێ بەپێی بەرنامەی خۆمان لەو دوو مانگەی دەبا ئیستیلام بکەین ئەویش لەسەر زادە و شتەکان کە مەجارێکی تەواو نەبوو زادەکەش دەبی هەر هەمووی بکەین بەس پرۆژەکە نییە تا موافقەی وی ماوەگە تقریبا 50 ڕۆژێکمان پێوی بەس زادەکەش موافقەمان کردیە وەردەگرین و خەڵک دەبی بێتە پێش دەچ و پرۆژەی دەبی حتمەن دادە هەبی کە ئاوەڕۆی دەبیتن دەبی مەجاریەکە بڕواتن ئەوە مشکلە ئەنگۆ دەبی کاکە ئەنگۆ عەقدتان لەگەریان کردیە ئەمە لێرە کاک ئەمن خانێژی گچکەم دروست کرد هەر مانجی 10,000 کرۆن تەخیر دەبی هەر هەفتەی یەکە $1,000 فعلەن 5 هەفتە تاخیر بوو عەقدەکە بوو بەبێ مەحکەمە کابرا 50,000 کرۆن لێ خۆش بوو برا ئەوە مشکلەی گۆیە تەخیر دەبی تەخیر نابێت و لەگە عەقدەکتان کردیا لەو عەقدە ئێستا پێیان گاڵتەیان پێ دەکەن دەرێن بڕۆنە مەحکەمەی یعنی ئەو شەریکەیە کە هەیتان جیان مۆزوعەکە ئەوە نیت شەریکێک هەیتمانیاننا مۆزوعەکە یەک شتە کاکە دیاریکردنی ڕۆژی عەمەل دەبی مەحکەمە مفاتەحەی محافەزەی بکاتە چەند ڕۆژ عوتڵە بووە ئێستا ئەتوو بە خۆت مەحامی چەند تخوا کاک عیماد بە خۆت مەحامی چەند تەخیر بوونە ئەمن وەڵی ئەناری بەرەشی بەنەوەکێ لەوانەیە بە معەدەلی لێک دە بەگشتی معدلی نابی برای من بە معدلی نابی کاکە دامان نایی 500 کەسی وایە ئەو 500 کەسان گۆوەکو هەر لە بۆ خۆتان لە بۆ ئەخلاق و مزداقیەتی ئەو شەریکەتان نابی خاوەن وعدی خۆتان بن کە عەقدەک دەکەن لەگە خەڵک عقل لەبەر هەمجینێت مادەم تیزانەتە بڵێن لەو حالەتێکەوی و بەرنامەکە پێویست نابێتن پارە تووشی شکالێکی مالی دەبی شتێها دەبێتن نە چ پێت خۆش نییە ئەو شتە نەڕۆ بەدا بس خەڵک پەنا بەڵێ بس باقسەکەی تەواوکە موضوعەکە علاقەی بەوەی نییە برێ ئەخلاقمان هەبی یانە چێمە تیجارەتی دەکەین کاکە تجارە دەگە ئەخلاق و مزداقەتی نەمینێ خۆت نا آخر ئەمە تەمەشاکە ئەمە عەقدەکەم کردیە عەقدەکە ئاخری دەرەجە جوانە شەریکەش موافقاتی لەسەر کردیە یەک بەچەند محامیان پیشاندایە کەس عەقد کابرا بۆ خۆی بنووسیتنەوە نانووسی ئەمە حەق ئەوە پێ دەکرێت ئینسان نازانێت کە جینەی دەمریتن مستاڵش کە چ دەبیت چ نابیتن بەڵام لەسەرەتاوە عەقدەشی زۆر جوانمان لە بۆ یان کردیە ئەوەش دۆخوانەتان داوای مافەکەی کە چێ محکەمە ڕێگا دەدا ئەوە کاک ئیماد بە قوربان ئەوە ئەلفوبایە ئەوە هیچ پێیز بە ئەو نییە تۆ عەقدەک دەکەی لە مەعبەری دوو کەس دەرێ ئەگە تاخیر بووم یەک مانگو دەبی پارەکەی بدرێتێ کە لێی بێمنەتی دەرێ بڕۆ مەحکەمەی یعنی ناتانەوێ بدەن یعنی ئەو فێڵە لەو خەڵکە دەکرێت تخوایە قەوس شەریکات ئێستا لێرە ئایفۆنە دامەنە سامسۆنگە ئەگە مزداقێتی ڕۆی خەڵک شتی لێ ناکڕی بەس ئەوە یەکەم شەریکە نییان گۆ ئەو دەردەی دەدەنە ئەو خەڵکەی خەڵک پارەتان دەداتێ عەقدتان کردێ لە ماوەی 18 مانجی تەسلیمیکەی دوای ئەوە دەڵێن نا جمعە و شەمۆکان حساب نەکرایە خۆی خەلە لە نەوعی تەوقیعەکەیەکە کرایە دەبا بڵێ لەو بەروارەی ئەمە وەردەگرین بەڵام ئێستا ئەوە شتان نەوزێت ئەوجە ساڵە شتێ پەڕیە ئەوجە نایان دەرێن بڕن لە خۆتان نە مەحکەمەی باشە یعنی گەلە قورسە ئەوە فێڵە لەو میلەتەی دەکرێت نەو خەڵکەی دەکرێت کاک ئیماد بە قوربان لالا فێڵ دەکاتن ساڵەکە لۆ پارەکەی نادەن مادام بە خۆتان ئیمزاتان کردیە کاکە جان بە برای خۆم برێم یەکەمیان ئەمە فێڵمان نەکردیە ئەی چی ئەوە چی پێ دەرێ ئەتۆ حالەتەکە دێتە پێشی لە پێش ئیقتصاد و لە پێش ئابووری ئەوە مشکلەی خۆتانە شەریکات هەیە قەلۆش دەبی بە قوربان شەریکات هەیە قەلۆش دەبی کاتە بەس بەمساعدەشی برای خۆتکە بە بەڕوونی ئاخر ئەتو دەبێ ئەولا کاک ئیماد بە قوربان ئەمە لێرەینە یەک بە ماولا ئەولای برای من ئەمە تەماشاکە ئەمە ڕوون دەکەمەوە تو بەرنامەی خۆت دادەنەی دە پرۆژەت هەیە یەک لە پرۆژەکانت فەشەل دەینیتن
یا یەک لە پرۆژەکان مەبیعاتی تەواو نییە، مەبیعات نافرۆشرێ، ئەتوو خەلەلێک لە تەوازنی پارە هاتون دەرچوونێ دەبیتن، هەتا تو خۆت ڕاست دەکەوە هەندێک خەلەل لەبۆ دروست دەبی، تاخیر دەبی، چ دەبی، ئەو شتانە ئەوە لە عەشائیری دەبی کاک عیماد. نانە لە قانون نییە کاک عیماد بە قوربان، ئەوە لە عەشائیری خاترگرتن هەیە کە تو عەقدەکت کرد دەبی کە جێبەجێت نەکرد دەبی زەریبەکەی دابنەی. کاچی خۆم پارەیان بدەنێ دەبی پارەیان بدەنێ، هەریەکە و مانگوێ $300 خۆی بدەیە چەندە، ئەوە تو بادی بۆ عەقدەت کردیە، ئەدیە بۆ عەقدەی لەگە خەڵک دەکەن. والله من ڕاستە عەقدەکەمان کرد، ئێمە چاوەڕێ دەکەین تەواو بیتن ئیستیلام بکەین، کەس تەعویزیشیان دەکەینەوە، ئەو دە بە مادی بی بە معنەوی بی، خاصە پرۆژەکانی ئێمە زۆربەی کاتان پێشەژمانجی بەخوا ئەوەی لە کوردستان نەکارە بەیانی وەردەگرین، ئەیانی شتێکیەوە کاک عیماد بە قوربان کوڕ کاچ خۆم، ئەوە دەبتە عەشا، ئەوە لە سەرف عەشا تو محامی عەقدەک دەکەی لەو بەروارەی ئەوە بوو $10 دادەنێم سەعاتی تەواو دەبی داوی بنەی، نەک دوای بڵێ وەڵا خاتری زبرخانەی لەو دەگرم و کارەبای لێوە ناگرم. بۆ بڕۆتە محکەمەی، بۆ بڕاتە محکەمەی پارەیان بدەنێ لۆ بستە محکەمەی کە پێی دەڵێ بڕۆتە محکەمەی کاک عیماد بە قوربان ئەوە ئەلف و بایە 1 زائد 1 دەکا 2 کە لەو بەروارەی نەیان دەیە نووسیتان هەرمانجە $300 دەدەینێ وایە نا، یعنی ئەوە خۆ علمە تەکنەلۆجیایە چی؟ هەژدە مانجی کارکردن کاکە، هەژدە مانجی کارکردن زەربی سێی پێی دەکات تا 500 زەربیشتی دەبێتە 500 ڕۆژی کارکردن، 500 ڕۆژی کارکردن مەحافەزە و وەروە ئەنواع جەوی دەفاتە چەند ڕۆژ کار کرایە عەزیزی من. 800 ڕۆژ بوو بۆ نمونە، عەفوەن بەس قسمەتی برای خۆت 800 ڕۆژی کارکردن بوو، ناقسی 540 دەکرێت، 540 دەکرێتن 260 دەکات، 260 دابەشی 30 دەکەی بێ 8 مانگ دەدەچی، 9 مانگ دەدەچی بە پێ ڕێکەوتی عەقدەکە بەو شێوەیە برای ئەمن ناتانم دیاری بکەم، محکەمە دیاری دەکات جانی من، ئەوەی مۆزوع کاچی من بە قوربان، یعنی من قسەکەی من قانونیە ئوستاز، ئەگەر سەری لێ دەرنەکەی نازانم، بەڵام بخۆی چۆن سەری لێ دەرناکرد بەرا قانونن وا دەرێ ئەم سبکەم یعنیە ئەس پێ ناکەی بەس کاک عیماد فێڵ لەو خەڵکەتان کردێ نووسان 8 مانگ نەتان نووسیە، یەک قەوز 8 مانگ بەبێ ئێستا لێرە کە قسە لەگە دەکات دەرێ ڤارداگ واتە 5 ڕۆژی ئیشکردن لە تەنیشتی دەنووسرێ، ئەتوو بە مەتاتی تێشتەوە ئێستا کە پێ دەڵێن دەرێ ئاخر ئەمن ئەنواعی زەویم نەیەک نەدایتەوە و شەم یەکشەم لێک نەدایتەوە، ئەو شتانە دەبی هەموو بنووسرێەوە فێڵە لە خەڵک دەکرێ. قانون وا دەرێ ئێمە فێڵمان لە کەس براکەم ئەمە فێڵمان لە کەس نەکردووە، عەقدە کابرا بە خۆی استشارەی مەحامی پێ نەکردیە معلومات دەسن ێستا تاوپێکردی فێڵی چی ئەو چ فێڵەکە بابا ئەوە فێڵە، ئەتوو کە دەڵێ 8 مانگ کاک عیماد خۆی قەوز ئەم پێت دەڵێم لێرە کە دەرێ 8 مانگ لە تەنیشتی دەنووسرێت، یان ئەوە دەبی کە بەبێ شەموویەک شەمەکان، بەس ئاو و هەوا هیچ ڕەبتی نییە، لێرە بەفر دەباری تۆفان دەباری شەریکە ئیجبارە ئیش بکە، ئەو ئاو هەوایە چیە دروستان کردیە لۆ خۆتان، یعنی هەست براکەەوە بەس لە کوردستان هەیە ئەو قانونە قانونەکەی مەوا دەرێت ظروف قاهیڕەی پێ دەرێن باران دەبی لە عەقد بنووسرێ کاک عیمادەوەت لە عەقد نووسیە، ئەوەت لە عەقد نووسیە قانون نانێ قەوزیە قەوز ئەمە قانونی ئێمە فەرقی نظام زەم چ دەڵێ با لەبۆ ڕۆنکەمەوە، قانونی ئێمە قانونی مەدەنی لە سەردەمی ئیشتراکیەوە هەتا ئێستا وشی خۆیتی باشە، ئەوانە هەندێک لە نظامی عامە بە خۆی بنووسینە نووسینە وشی ئەوڕۆپای نییە کە ئەوڕۆپا ورد و دنیشتی دەنووسی لەبەر ئەوەی قانونەکەشیان بە ڕسمالی ئەو یە ڕسمالی نظامێکی خاصن، ئەو مەفاهیمی قانونیە فاسدی چییە لەوەی جوانتر هەیە لەبەر ڕوونکەمەوە عقودی مەدەنی
عقود مدني خاضعة لبو قانون مدني بلا برز كدليت كاتي عمل بمفتوحي هشتكي وآية تروجي عمله آية تروجي بارانا ناطاني شيء بكي أو شتانية أو اختصاصي محكمة بلا ري خبيرة شي دياري دكا بمفاتحة كردني محافظة وأنواع جوي عزيزي من أو قانون الوضعي من وناظم أبش قانون خو بفي قانون مدني عراقي دا نسينوك بري قانون الشتر بهرحال كاكمال من نامي زياتر أو كم أوي دكري نكر أو شريكين قوة همو أو شريكاني تر يك دبي زور ورد بي دو كتأخير بدأي بارا بدرناك بدريته بلام كوادا كان أجد قانونيش خلق يعني نهاقي خلقك نيا بتخواه قوس نهاقي خلقك نيا كهمو أو شركاتانا مسؤولكتانا بشتا ببارا أو يخوتان دكان أو فعلا لو خلقانا دكري بالراسي لولاتي بقانونية وادكري هلا برهندي وادا بينين خلقك لسزادي رادو سدري أو دولة من دا أو همو باري لمن خوارد أو الشركة فعلي ذا كردين دبا أو دا تابي أو بيو همو لدرنزامي أو لو هريمي هم مسؤولان بشت أو شركاتانا هم قانون يلبوخ أو خلقي سباس دا كم كاك عماد هذا يك بيعمي خوش ما دام كم إما مزاري وبرادرش شركة جودالتن راستا بروجكاني ما عندك تأخير ومشتكي دارو دا بلام هر نهاتينا تجرنتيه كيا عنده هالتسليم عندك كان تجرنتيه كيا لا نستل أبوي بيبنيتن ساعي ما رشت واوبا ساعي ما راح حاضرها نستل زاده وشتوا مزارينا بها خلق تدابو كوبيتن دم هتواوية كين هل أول شيء خلق دعوة بكات أو كات تعويض هذا دينه يلقى هيت نية وشتا لا بوي مشهور بوا أستاذ أو بعض بروجي هي بونوعي ليك شيء بلا مشتاق زلل منجج نبوه وكنت دراسة تأخير بلا بري وكو دشتي بهاش بعض صالة ما يتوا وكو فلوريا ستي تازة تقطقي تدك لباجنا صالة بعض صالة يما بزيما نيشتي شي خوش ما بدوام كديا كاك عماد من توزان قتل شون قتل دزي اگر یک و صد هیچ فرقی نیه او این گوش هلو چوارچی و دا صورتو زور سپاس کاک با دو که پاره که عقدک لگه خلقک دکی دوی خوانی رأی عقدک خود نبی او تمز داقیتک او همو وکو گوتم نبونی حکومت و قانون و اوه بالا دستی رئیس مالا لسر او خلقه هزاره بارها خوناكي من هرب لم يقتوا بريدو اما دزانين اولا اوروبا لولاتك قانون بها متان كون السجن بتزديما بس لبي قانونيه باشا كاك عماد كاتب خوش